لە کەمپا خانکێ جارەکەدن چادرێن ئاوەڕێن شنگال شەوتین. تحسین ئیلیاس ئێک ji ئاوەڕێن شنگال لە لڤێ کەمپێ بدلێکی شەوتی نەفجهێ چادرên خوێن شەوتی دگەڕێت و بەحسێ وەیەکێت کەت چاواکاری گیانی خۆ و زارۆکن خۆ ڕزگار بکات کولسەرێ سبە ئیرۆ ئاگر کەمپا وان کەفتیا جنیوی سبەهێ بوو ئەمن نڤستی بوون پێل دەبلێکە هەرە بێ گرتێت هەف چادرن سوتن سەرەوەی ساغ بێ هەما الحەمدلله ما زارۆت خۆ خەلاص کردن تشتێک نەما تشتێک هەما تشتێکی مالێ هەما تشتێک دیدە نەما پەرە چوو زێر چوو تشت هەموو چوون تشتێک نەمان هەرێ بخۆدێ بخۆدێن چ خوازم هاری کاریەکە جوامێرە هاری کاریە بکە خۆدام دخوازن هەما وەکە گوتی بەسە ڕەف بسەرمەدە بێن بەسەڤا گرممە بکەوێن ئەف جارات دوێ بسەرێمەدە بووە فەرمان خۆدا فەرمانە دی ترێژی وەختەکە ئەم ڕەڤین السسەی چاردا وەختەکە ئەم ڕەڤین زلامێ مژی کەت و مرە هەتان هۆیەکی تشتێکیش مرە نەکردن وەزە ژنە بیمە سەر کۆمەک یەختیمم و برای مژی هاتبووە بامێ و کوڕێمێ و مالادی و هەموو شەوتیم تشتێک نەما سەرێوەی ستاقم نزانم چلو بکەن هانۆمێر بەر دیوارە وان دیوارە شەوتی ڕوونین تشت دەرەک نینم پی دەچێت ڕێڤەبەرێ ڕێڤەبەریا کوچ و کوچبەران دۆژی کەڤناتیا چادرە و بەسەروبەریا وایرن کارە بێ بە هۆکارن سەرەکی دزانێت کۆمبوونێک نێزیک ئاناهیا خودی دێتەکردن ینی سبەینیان دووز بام هەوڵدانە بێتەکردن ئەم و کارگریە پارێزگا دهۆکی و ئەلگەل ڕۆکخراوە UNHCR ji ber ku sunûrê parêzgeha Dogê tu dizanî 20 kempî sunûrê de ne lewmanî mezaqtekî zêde jî re vêteke çareserî bin ez neha xwedêm dê hewl din çareserî jî re bibînin belkî ev rûdanê agira dubare nebin. Ji sala 2014 were taneha berdewam rûdanên agir berbûnê di nava kempên awara de çêdibin ku ziyanên giyanî û darayî bi wan hebûnaw niha jî li gor gotina awaran newêrên bi dilekî rehet di nav çadrên xwe de bivin ji tirsa sotinê û daxwaz dikin çareyek li rewşa wan bêtekirin. Şevqedir Kursad News Duhok.